ڤایرۆسی کۆڕۆنا و ئەوڕۆشوێنانەی بەهۆی ڤایرۆسەکەەوە لە هەرێمی کوردستان گیراوەتە بەر. جگە لە کاریگەری تەندروستی و ئابوووریەکان کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان کردووە. لەو بارەوە شارەزایان و پسپۆڕانی بواری پەروەردە دەخوازن لایەنی پەیوەنددار هەوڵی کەمکردنەوەی ئەو کاریگەریانە بدات، زانستی و دەرونی و خوێندکاران و مامۆستایان بگرێت. ئەومان بیر نەچێت لە 26 دووەوە کە بۆ 11 حەوت نزیکەی 4 مانگونی دەکات. 4 مانگونی و زۆرە تەڵەبە لە قەلەقی و لە دڵە ڕاوچێدا ژیاوە هەن نەکرد تەڵەبە خانەوادەکانیشیان، یعنی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە دەبێ کەشێکی لەبار و گونجاو بۆ خوێندکاران فراهەم بکرێ. ینی تۆ ناتوانانی باڵێن چەند ساڵە وانە بوو، چەند ساڵە نزیکەی مانجێکیان ئەو پەڕی مانجێک زیاتر خوێندکار ئیزن دەدرا بۆی بخوێنێ، بەڵام ئەم ساڵ لەبەر ئەوە درێژ بۆەوە لە هەمان کاتیشە دڵڕاوچەیەکە لەوەش دەهات ئایا تاقیکردنەوەکان دەکرێیان ناکری، چونکە زیاتر لە 3-4 جار تەجیل کرا. ئەو تەجیلکردنەوەی لە خوێندکارانە کە هەنجاران بێ ئەمەل بن ئایا تاقیکردنەوەکان دەکرێیان ئایا چارە نووسیان، چکە خۆ ئەوەشمان بیر نەچێت خوێندکاری پۆلی 12 ساڵ دەخوێنی بۆی تا دەگاتە لێرە قۆناغێکی چارە نووسازە زۆر مەسیریە. ئەم ڤایرۆسە بارودۆخێکی وای هێنای ئاراوەکە کاریگەریەشی تەواوی لەسەر پرۆسەی خوێندن هەن لە قۆناغی بنەڕەتی تا دەگاتە زانکۆ و پەیمانگەکان دروست کردووە. ئەوەی زەرورە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کاری جددی لەسەرەوە بکات لایەنی دەرونی قوتابیان بە تایبەتی ئێمە ئێستا لە تاقیکردنەوەی قۆناغی ئامادەین 12 ئامادەی داین لایەنی دەرونی قوتابیان ئەهۆن بکاتەوە و لە قرار و ڕێنماییەکان قرار و ڕێنمایی جێگیری هەبێت و ئەم بڕیار و ڕێنماییانە دوور بن لە مەرامی سیاسی و لە ترس و تۆقاندنی تەڵەبە، چونکە ئێستا پێویستمان بە جەوێکی وایە کە تەڵەبە لە هۆڵی تاقیکردنەوەکان هەست بە ئاسوودەیی و ئارامی بکە. دوای ئەوەی لەلایەن وەزارەتی پەروەردەوە کاتی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی بۆ ئەم ساڵ جێگیر کرا کە 11 ئەم مانگا دەست پێ دەکات، داوا دەکرێت کەشێکی لەبار بۆ خوێندکاران بڕخسێ، ئەویش بە دابینکردنی پێداویستەکانی تاقیکردنەوەکان و هاندانی خوێندکار لەلایەن مامۆستا و خێزانەکانیانەوە. لەبەر کاتێک کە دەبێتە 6 تووشی ڕاڕایی دەبێت لە ڕۆژی سوودی بۆ پۆلەکەەوە تاوەکو کۆتایی بەتایبێت لە کاتی امتحانات. ئەم ساڵ زروفێکی زۆر تایبەتەوە بەنسبەت تەلەبەی 6 ئەو زروفەش ئەو بووکە ماوەیەکی زۆر درێژ لە ماڵێمانە و چاوەڕێ امتحاناتیان کرد و امتحان دەکریان ناکرێت زۆر پرسیاری تر کرد لەوان دەرونی قوتابیەکان دەهەبن. چۆن دەکری ئەو حالەتە بەسەریدا زاڵ بین؟ ئێمە دوو لایەنمان هەیە، لایەنێکیان کە شتێکی ڕۆتینەوە هەموو ساڵ هەیە، مەسەڵەن لە دیاریکردنی ڕۆژی تاقیکردنەوەکان لە دیاریکردنی خشتی تاقیکردنەوەکان لە پێدانی ڕێنماییە پەروەردەیەکان ئەو ڕێنمایانی پەیوەندی بە مامۆستا و دابینکردنی موچەی مامۆستایان لانی کەمەوانە ئەوانە هەیە. ئەو حالەتێکە دەبێت وەزارەتی پەروەردە کە پەیوەنددارە بە خۆیەوە زوو یەکلایان بکاتەوە بۆ ئەی تەلەبە یان قوتابی لەسەر ئەو خشتەیە بەرنامەی خۆی دابنێت. پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەر وڵاتێک بابەردی بناغی پێگەیاندن و پێگەیشتنی ئەو وڵاتە دادەندرێ، بۆیە بوونی هەر کێشە و گرفتێک لەو کەرتا کاریگەری لەسەر تەواوی کۆمەلگا بەجێ دەهێڵێ. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.